أفرمي سبحان الله أوش بوشي أقريته وهم تشيجي علم زور قوري برواكن كي زوزو جاهلة بي بڵێ زانا خۆشی ئەزانێ زانان نییە بەڵام زۆری پێ خۆشە بۆ چونکە چێژێک هەیە لە ناو عیلمە یعنی ئینتیهای نییە ئەعلای نییە کۆتای نییە ئەفەرمێ سبحان الله بۆچی ئەمە ئەگەڕێتەوە چونکە ئینسان بەهۆی عیلمەوە هەستەکە کامڵە ذاتی ئەم ئینسانە کامڵ بوو حتا عیلمت نەبێ کامڵ نیت هەموو کاروباری ئینسان عیلمە مناڵێ لە دایک ئەبێ بە عیلم دەست پێ ئەکا حتا ئەو ڕۆژەی ئەمرێ بیرکەنەوە هەرچی بەچە خوای گەورە خەڵقی ئەکا لەسەر زەویە هەمووی بە کۆمەڵێ شتەوە یێتە سەر زەوی یانی تۆ بیرکەرەوە مراویەک یێتە سەر زەوی بایی خۆی ئەزانە مەلە بکە بیرکەرەوە جوجەڵەیەکی بچووک لە هێلکەکە یێتە دەرەوە کاتێک کە شتێکی بۆ فڕێدەی ئەچێ بەرەو پیری ئەی خوات ئەزانە شتێک حاڵی بۆ شتێکی سەلیقە دراوەتە ئیلا مرۆڤ نەبێ هیچ شتێکی نەدراوەتەوە بە تەعەلوم فێر بێ تەسەورەکەن یەکەم جار یەکێک لە کێشەکانی ئافرەت ئەوەیە مناڵ حتا شیرەکەش ناگرێ حتا فێری ئەکەن شیری دایک بگرێ تەنها مجرد هاوارێکی و هیچی تر هاوارەکەشی عولەما فەرمون لە پێناوی عیلمایە هاوارەکە لە بەرامبەرەکانی فێرم کەن هەموو حیاتی ئینسان لە عیلمە بۆیە ئەی نەقص لە عیلمی ئینسانە غەمێکی گەورەیە و چێژەکەی لەدەست ئەدا و ئەی جۆر لە عیلمەکان لە ئینسانە دروست ببێ ئینسانەکە فەڕەحێکی زۆر گەورە ڕوویتی ئەکا کاتێکەوە فێر ئەبێ باشترین جۆری صفات و منتەهای کەماڵ لە عیلمە دەسەکرد بۆیە ئینسان بە تەبعی خۆی نفسیەن مرتاحە بێگە کەسێ پێ بڵێ تۆ زیرەکی تۆ عالمی علمت زۆرە نفسیەتی پێ خۆش دەی علم لە هەموو جۆرەکان ئاوایە کەسێ پێ بڵێ تۆ ماشەڵڵا زەوی جوان ئەکێڵی پێ خۆش با بچووکیش بێ علمەکە ئەفەرمێ پێ بڵێ خەیاطەیەکی جوانە هەیە عینەن پێی خۆش چکەوە علمە جۆرێک لە علمە فێر بووە دەی ئەم علمە لەگەڵ علمی کەسێکە کە سیاسەتی ملوک و دنیا ئەبا بەڕێوە دووشتی جیاوازن کەسی فەلاح عینەن ئیسفادەی خۆیەکە کەسی بازرگان سوودی خۆی وەرەگرێ و چێژی خۆشی وەرەگرێ بەس ئەو کەسەی سیاست مەدارێکی گەورەی جیهانە و جیهان بەرەو ئاقاری ئارامی ئەبات وڵاتەکەی خۆی بەرەو ئاقاری ئارامی ئەبات چێژی ئەم دوانە زۆر جیاوازە بۆیە ئیمامە فەرمێ جاری وا هەیە جۆرەکانی چێژ جیاوازیان هەیە کەسێک جاری وایە لە شعر و نەحو و ئەدەب و زمانی عەرەبیە ئەمە جۆرێک لەزەت وەرەگرێ کەسێکی تر علمەکەی ئەم بریتیە لە ناسینی خوا دەسەڵاتی خوا تێگەیشتن لە خوا جەلە جەلالوه ئەمە چێژەکەی زۆر گەورەترە ئەفەرمێ بزانە هەموو زانستێک هەموو علمێک بە ئەندازی مەقسوود لە علمەکە شەرەف بۆ علمە ئەدرێ عولەما ئەفەرمون گەورەترین علم لەسەر زەویە بریتە لە علمە بە دەوری قورئانە بسوڕێتەوە بۆ چونکە قورئان خۆی زۆر گەورە و بەڕێزە کەلامی خوا و صفەتی خۆیە لەسەر زەوی تەفسیری قورئان علومی قورئان تحقیق لخزمة قرآن قراءات قرآن تجويد قرآن همو أمان علومي زوزو برزن هو كاركي شيء يعني زور أو رزان ورقتو بهوي قرآن أو رزكان ورقتو أفرمون دواي أو بلاي دواي أو هرشتك بدوري حديثي بيغمري خويا صلى الله عليه وآله وسلم بجولته شرحي فرمايجد لخزمة بوني سندي بيغمريانا صلى الله عليه وآله وسلم هر يكيك لوانا تشيجو تایبەتمەندی خۆی هەیە چەندێک ئەو شتێک کە بە دەوری ئەسوڕێتەوە گەورە بێ ئەوەندەی تر گەورەتر ئەبێ کەسێک کە بازرگانە زانستی بازرگانی زانستێکی تایبەتە جارێک لە گۆڤارێکە خوێنمەوە کەسێکی زۆر پسپۆر لە کاروباری اقتصادی ئێرانە پرسیاریان لێ کرد بۆ ئایندەی هەرێمی کوردستان ئەمە لە نەوەتەکانە عەرستانەکە ئایندەی هەرێمی کوردستان چۆن ئەبینی لە ڕووی بازرگانیەوە وتبوي تنها أجا وجرى ابن محدش ترنا بينهم كان بوشي وتبي أمانة إداري اقتصادي ولاته كان أنا بازرگاني بكان أمانة بيجمرجة بون وقتي خوي بيجمرجة كم نية بلام زانس